مامەڕیشەی ئەفسانەی کوردان تاوانبار بوو یاخود بۆ بێدەنگکردنی تاوانبار کرا. هەڤاڵ کوێستانی لە کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو دەڵێت 2 ڕۆژ بەر لە نەورۆز مام جەلال دەگەڕێتەوە سوورداش و بەرهەمی سەردانەکەی لە وتاری ئاهەنگی نەورۆزدا چڕ دەکاتەوە. شەپۆل لە دوای شەپۆل خەڵکی دەهاتن بۆ ناو ئاهەنگەکە لە پڕ شەپۆلەکان وەک ئەوەی بربەستێکی بەردینی گەورەی کەنارکەون دەکشێنەوە. لەگەڵ کشانەوەیاندا نیوەی زیاتر ئەو خەڵکەش لەگەڵ خۆیاندا ڕادەماڵن کە گوێیان لە مام جەلال گرت بوو. هەمووان بەرەو ئەو شوێنە دەچن کە مامەڕیشە لە ئۆتۆمبیلەکەی دابەسیوە. ئەوان نەحەقیان نییە کە ئاوا بۆ مامەڕیشە دەکەن. ئەو چالاکیە لە قودرەت بەدەرە و نەئاساییانەی دژی هێزی ڕژێم دەیان کات بەخۆی نەبێت بە هیچ کەس ناکرێن. هەمووان وێنەی مامەڕیشەیان لە زیهنی خۆیاندا کێشاوە، وێنەی پێشمەرگەیەک کە هەموو بەها باڵاکانی پێشمەرگەی تێدایە. ئەو بەدەمەوە چوونەی ئەوەندەی تر خۆشەویستی لای خەڵکی زیاتر دەکات و لای هەندێک لە بەرپرس و فەرماندەکانیش ڕق و کینە زیاتر دەکات. چەند مانگ دواتر مامەڕیشە دەبینمەوە هەر بەڕاستی خەریکە نایناسمەوە. نەڕیشەکەی جارانی ماوە و نەوەک جاران دەمەغزن بە کەمەریەوەیەتی. آخر کێ بە بیری دادێت مامەڕیشەیەک کە لە ئازایەتی ئازاتر و لە هەمووان ورتر لە هەڵبژاردننی ئامانجەکانیدا بە مێشکی کێدا دێت پەنا بۆ کارێکی ئاوا گەمژانە و ترسنەوەکانە ببات. آخر کێ بڕوا بەوە دەکات لە سەردەمی گفتوگۆدا 2 جەیشی شەعبی بفرێنێ و دواتر بە دزیەوە بیان کوژێت هەر بۆ تۆمەتبارکردنی خۆشی لاشەکانیان لە ناوچەی ژێر دەسەڵاتی خۆیدا فڕێ بدات. ئەوەی مامەڕیشە بناسێت هەرگیز ئەوە بەکاری ئەو نازانێت مەگەر هەڵۆی بەرزەفڕ لە برسا بمرێت پەنا بۆ خواردنی گۆشتی گیانداری مردارەوە بوو دەبات. مامەڕیشە و ئێمەش دەمانزانی کە لە ناو ئێمەدا بەرپرس و فەرماندەی زۆر هەن چاویان بە ئازایەتی و گوێری و خۆشەویستی لە لای خەڵکەوە هەڵنایەت. ئێمە و مامەڕیشەش دەمانزانی لە ناو ئێمەدا کەسانێک هەن تەنیا بۆ ئەوەی مامەڕیشە و کەسانی وەک مامەڕیشە بشکێنن و ناویان بسڕنەوە سڵ لە هیچ تۆمەت و پلانێک ناکەنەوە. لەناو هەموو ئەمانەشدا ئەوەی کە زۆر کۆمیدی بوو ئەوەیە بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە سەرکردایەتی یەکێتی لیژنەیەکی پێکێناوە. بەر لەوەی لیژنەکە بگاتە هیچ دەرەنجامێک ئەوان لە پێشەوە بڕیاری خۆیانیان داوە، بڕیاری سزادانی مامەڕیشە. آخر لە ناو جوڵانەوەی ئێمەدا هیچ کەسێک تەنانەت لەسەر ئەنجامدانی تاوانیش لێپرسینەوەی لەگەڵ کراوە تاکو لەسەر تۆمەتێک مامەڕیشە لە پلەی پێشمەرگایەتی سڕ بکرێت و لە گوندێکی ناوچەی سوورداش دەست بەسەر بکرێت. ئەگەر لە شۆڕشی نوێدا جێگەی چەند ژەنەراڵێک ببوایەتەوە ڕەنگە تەمەنی مامەڕیشە بەشی چەندین داستانی دیکەی وەک داستانی حەمکی بکردایە. ڕەنگە ئەفسانەی مامەڕیشە لەو کات و شوێنەدا بە کۆتا نەگەشتایە.